خەریکی ئامادەکردنی خواردن و شیرینیە بۆ خۆپیشاندەران لە ناوچەیەکی گوندنشینی هیندستان. خۆپیشاندەران ماوەی نزیکەی 2 مانگە دژی یاساکانی ئەم دوایی حکوومەت سەبارەت بە کشتوکاڵ ناڕزایەتی دەردەبڕن. پارمیندەر کاور یەکێکە لەو ژنانەی لە ناوچەی کوندلی هاوشانی پیاوان خۆپیشاندان دەکەن بۆ داواکردنی مافەکانیان. ژنان با دروستکردنی خواردن و شیرینی بەردەوامی بە خۆپیشاندانەکە دەدەن و داوا دەکەن حکوومەت لە بڕیارەکانی پەشیمان ببێتەوە کە گۆڕینی یاسای کشتوکاڵکردنە و جوتیاران مەترسی ئەوەیان هەیە زەویەکانیان لەدەست بدەن. ئێمە جوتیارین ئەگەر زەویەکانمان داگیر بکرێن چی بکەین؟ چی بخۆین؟ چی بە منداڵەکانم بڵێم کە ئێمە هەرگیز نەچوین بۆ خۆپیشاندان و هەرگیز دەنگی خۆمان هەڵ نەبڕی دژی حکوومەت نەوەکانمان پرسیارمان لێ دەکەن بۆچی لەسەر مافەکانی خۆمان قسەمان نەکردووە لەبەرەوەی هاتوین بۆ ئێرە لە بەیانیەوە تا ئێوارە خواردن بۆ براکانمان ئامادە دەکەین. هاوشانی پیاوان خۆپیشاندانە. ماوەی زیاتر لە 40 ڕۆژە خۆپیشاندان لە ناوچە گوندنشینەکانی هیندستان بەردەوامە و ڕێگەی سەرەکی نیودەلهی پایتەختیان گرتووە. لە مانگی ئەیلولی ئەمساڵ حکوومەت 3 یاسای ڕاگەیاند کە ڕێ با جوتیاران دەدات بەرهەمەکانیان لە بازاڕی ئازاددا ساغ بکەنەوە و پەیوەست نەبن بە پێدانی بەرهەمەکانیان بە حکوومەت و وەرگرتنی بڕێکی کەمی پارە. بەڵام خۆپیشاندەران باس لەوە دەکەن ئەم یاسایانە وا دەکات لە داهاتوودا زەویەکانیان لەلایەن کۆمپانیا زەبەلاحەکانەوە دەستی بەسەردا بگیرێت. چالاکوانان دەڵێن بەشداری ژنان کارێکی گرنگە چونکە ژنان کۆڵەکەی بەرهەمی کشتوکاڵین. تەنها پیا و خەریکی کشتوکاڵ نییە. کشتوکاڵ زۆر لایەنی هەیە وەک بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەر و زۆر شتی تر کە ژنان دەیکەن بۆیە کە دەڵێن بڕیارەکەی حکوومەت کار لە هەمووان دەکات مەبەستم ژنانیشە. بۆیە پێم وایە زۆر گرنگە خۆپیشاندان بکەیت تەنانەت ئەگەر ژنیش بیت. گوندی کوندلی دانیشتوانەکەی نزیکەی 100,000 کەسە کە زۆربەیان خەریکی کشتوکاڵن و لەسەر داهاتی گەنم و برنج دەژین. زیاتر لە 85 ژنانی هیندستان لە یەکێک لە جۆرەکانی چالاکی کشتوکاڵدا بەشداری دەکەن بەڵام تەنها لە 13 خاوەنی زەوی خۆیانن. ئەمە سەرەڕای ئەوەی ڕوبەڕووی توندوتیژی خێزانی و جیاکاری ڕەگەزی دەبنەوە.